سڵاو خۆشەویستانی کەناڵی دیمەن من شێفڕەوەندم زۆر خۆشحاڵم لەو مانگە پیرۆزە لەگەڵتانم خوای گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لای قبولکە لە پرۆگرامێکی زۆر تایبەتی ژەمی ڕەمەزان من ڕۆژانە زۆرەها خواردن سوپ و زەڵاتە دروست دەکەم و دکتۆرێکیشم لەگەڵا ئەو دکتۆرەش ڕێنمایی تەندروستی زۆر باش دراتە ئێوەی بەڕێز لەگەڵم بن ئەوڕۆ برنج و شلە و گۆشت و شعریە لێدن لەگەڵ سوپێکی مریشکی زۆر خۆش لەگەڵ زەڵاتەیەکی تایبەت ڕۆژانە گۆڕانکاری دەکەین لە خواردنەکە ئەوڕۆ لەبەر ئەوە یەکەم ڕۆژی ڕەمەزانە هەموو ماڵێک برنجی هەیە هەموو ماڵێک ئەو خواردنە لێ دەنێت ئیتر شێوازەکەی جیایە هەر کەسە و بە زۆرێک من لێرە برنجم ششتۆ تقریبان لە ماوەی 2 ساعت ئەو برنجەی دەپاڵێم جواند تەوان برنج لێنا شێوازی گەلک زۆرە بەس من هەموو جارێ دەڵێم ڕەمەزانان یەکەم ڕۆژ ڕەمەزان خەڵک بە ڕۆژوە خواپەتی ئەو کابانانە بدات کە چێشت ئامادە دەکەن تەمان خواردنەکی ئاسانیش هەڵبژاردیان لە بۆتان ئاومانگەرم کردیە برنجەکەی تێ دەکەین کە برنجەکەمان تێکرد اینجا خەی تێ دەکەین بە پێی پێویست ئەوە شتێکی ئاسانە بەڵام فۆشی شاهان لە دەستی شێف شتێک فێربی تۆزێک سوێری دەکەین بۆ ئەوی کاتێک کە دەیپاڵێوین کێشەمان بۆ دروست نەبێت زۆر باشە لێرە چ دەکەین کەرەستەی زەڵاتەمان هەیە و ماینچەمان هەیە کە پێی دەڵێن زەند ئەو گۆشتە کاتێکی زۆری دەیە بەڵام من بە تەرێقە چوا بە شێوازی وا لەگەڵتان دەبم فێرتان دەکەم کە کەمترین کاتی بێت مەنجەڵێک دەهێنین ئاگرێکی گەورەمان پێویستە خۆشەویستان پێویستی بە چەرخە تەوان ئەو ماینچانە جوان دەشۆنەوە باشە زۆر کەسێ دەڵێ گۆشت ناشورێتەوە و نازانچێت خوێنی پێوەیە جارێ بەبێ هیچ ڕۆنێک دەیخێ سەر ئاگر باشە بەس بە چەوری خۆش سووری دەکەیەوە بۆی ئەو ئاوەی کە لە ناویتی قەتیزبی لی دەگەڕن هەتا تۆزێک ئاوی خۆی ئاەتەوە و کە ئاوەکەی وشی کرد ئاوی گەرمی لەسەر دەکەین لەگەڵ خوێ گۆشتی بەرخ کە کردتە قۆزی لام بۆ سەر برنج گوناحە بەڕاستی بەهارات و شتیوای تێکەڵکەی لەگەڵی ئەگەر تێبینتان کردێت دەنگێکی زۆر خۆشین هەیە ئەو دەنگە تایبەتە لەکوێ دەست پێ دەکەین ئاگەمە لە ماینچەکانمان دەبێت باشە سوپێک و زەڵاتێکیشمان ماوە هەنگاوەکاتان پێ دەڵێم و دوایش بۆتان دێتە سەرشان پێکاتەکان کە زۆر ئاسانە هەر گۆشتێکتان ئامادە کرد هەر کاتێک دەبێ ئاوی گەرمت حازر بی باشە لەبەرەوەی گۆشت نابێ ئاوی ساردی تێبکەی ئەوە تێبینێکی زۆر گرنگ لە ئەو کابانە تازانە کە خواردن لێ دەنێن و دایانەوێش زۆر پرسیار دەکەن چۆن ببین بە شێف چۆن ببین بە چێژێنەرەکی باش ئەو تێبینیانە وەرگرن لێرە دەبی تۆی وەکو شێف وەکو کابان دەبی هەموو شتەکان بەیەکەوە بکەی باشە من کە خەریکی برنج و گۆشتەکەم سوپەکەشم ئامادە دەکەم دیسا مەنجەڵێکی تردێنم بۆ سوپەکەم خۆشەویستان لە بۆ سوپەکەی ئەمە پێویستمان بە پیازیە باشە حەسەب چەند کەسن لە ماڵێ ئێستا من ئیشم بە نی پیازی هەیە ئەو نی پیازەی وەکو دەڵێم دەبی پارچەکانی زۆر وردی لەبەرەوەی ناو سوپەکەی بزربی
دەشتوانی پیازی تێ نەکەی دەتوانی پیازی پاودەری تێکەی ئەوەشیان بەدڵی خۆتە بەڵام پیازی تێداوی سوپی مریشک زۆر زۆر خۆشە. برنجەکەم لەبیر نەکردیە باشە برنجەکەم پاڵاوت کە پاش 10 دقەی ئێستا ڕوونەکەم بۆ قرچاندی تۆ گەرم بووە گەرمێکی زۆر ناپلێکی بەرز بەڵام باشە دەیکەین بەسەریا ئێوە دەتوانن ئەگەر بتانەوێت ژەمەکەتان تەندروست بی دەتوانن هەر ژڕۆنێک کە ئێوە حەستان لێیە لەسەر برنجەکەیداکەن یان دەتوانن کەرە بەکاربێنن ئەویش ئاسایە. ئێستا لێرە هەنگاوی دووەم پیازەشەمان دەخێنە سەر تا ئەو پیازە سوور دەبێتەوە ڕۆنە قرچاوەکە دەخێنن ئەسەر برنجەکەیدا دەکەوت. ئەو برنجەکەمان تاو ماینچەکەشمان لەسەر ئاگریە ئەو هەنگاوی دووەم. لێرە فاسولیامان بۆ زەر کردوێ بەڕاستی لەبەرەوەی فاسولیا کاتەکی زۆری دەوێ باشە ئەمە فاسولیاکەمان حازر کردیە. پێویستە چ بکەین یەک سۆسی مەعجونی لە بۆ ئەو فاسولیایی بگرینەوە هەتاکو شلەکەمان حازر بی. بەڕاستی خواردن زۆر زۆر ئاسانە ئەگەر حەزت لێبێ ئەگەر حەزیشت لێ نەبی ئەوە لە پێش زۆر زۆر قورس دەبی و ڕەمەزانە یەکەم ڕۆژیشە ئێستا هەموو کابانەکان ماندوون و بێتاقەتی ڕۆژین ئینشاڵڵا خوای گەورە دۆڵەتان بۆ دەکاتەوە جنەوە ناخۆشتر بچیەوە ئەو ئیشەی بکەیت لە ماڵەوە پیاوەکەت خواردنەکەی بەدڵ نەبێت ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە. چاوەڕێ دەکەین پیازەکەمان هەتا تۆزێک دەمری یاتە لەناو ڕۆنەکەی بەس نابی بشتێ ئاگرەکەت دەبی زۆر زۆر هێواش بیست. لێرە چمان هەیە ئارد یەک دەقە سەبر ئاردی بۆ زیاد دەکەین کەواتە هەنگاوەکان چ بوو زەیتی زەیتونیان کەرە ئەوجە پیاز ئەوجە ئارد ئاردەکەی نابێت زۆر بی یەکسەر کە ئاردەکە بووە کڵۆ ئاوی لەسەر دەکەین ئاگادار بن دەبێت ئاوتان لاوێ بە هەموو شێوێ. ئاوە جوان حەلیکەندەوەی شل بێت دایمەن سوپەکەتان خەستی و توندی سوپەکەش بەدەست خۆتانە بەڵام چەندی دەستت لەسەری بێ کەمە زۆر باشە. ئێستا ماجی و خەیتێ دەکەن دەتوان بەس خێتەکەنەوە بەدڵی خۆتانە تۆزەک ماجی تۆزەک خوێ جەماعەت سوپەکەمان زۆر ئاسان بۆ خۆشەویستان. دوای ئەو سنگە مریشکەی پارچە دەکەین تێی دەکەینە ناوی لەگەڵ کە ئاوەکە گەرم بوو تۆزێک شعرێشی تێ دەکەین. ئێستا لێرە برنجەکەمان تەواو بووە ئێمە لای دەدەینە لایەکی مەنجەڵێکی تر دێنی ئاگرەکەی هەر پێیە. لێرە مەعجون تەماتەمانەیە زۆر کەس حەز دەکات لە بۆ شلەی فاسۆلیا پیاز بەکاربێنێ هەندێکیش حەز ناکە ئەویان دەگەڕێتەوە سەر زەوقی کابانەکان. خۆشەویستان ئێستا مەعجونەکەمان لەگەڵ زەیتەکەی حازرە ئەوەش فاسولیاکەمان پێشتر لۆ زەرد کردیە باشە لەبەر گوتمان کاتەکی زۆری دەوێت تەنها چ دەکەین ئاوی تێ دەکەین ئاتوماتی تێدەکەی بەدڵی خۆت ئاوی تێدەکەین لەگەڵ کەمەک خوێی دەین لێرە سوپەکەمان ئەوی ژوا تەقریبەن چەند جوان و خەستە سیرکەن. لێرە چ دەکەین شعریەمانەیە بەدڵی خۆت ئەو شعریە نیوە هەموو سوپێشی زۆر تەندروست زۆر خۆش ئەو شعریە چاوەڕێ دەکەین 5 دقەک ئاوە هەتا نەرم دەبێتەوە. ئەو جە سینگە مریشکەکەمان هەیە باشە ئەوها بەدەست
لەبەرەوەی کوڵایە زۆر ئاسانە طبعاً ئەوە سوپی ڕێستورانتەکانی پێ دەڵێن بۆ بەربانکیش زۆر بەسوودە و لە هەمووی خۆشتر ئێستا کە خواردنەکەمان ئامادە بوو دکتۆرێکی زۆر پسپۆرمان لەگەڵا شارەزا باسی زۆر شت دەکەین لەگەڵمان بەردەوام بن و هەر پرسیارێکیشتان هەیە دەتوانن ئێوە لە پەیجی دیمەن پرسیارەکانتان بنێرن دکتۆر وەڵامتان دەداتەوە بە خۆشمان چەندەها پرسیاری تەندروستمان ئامادە کردیە لەسەر جۆرەها خواردن و پێکاتەکانی چ بن بۆ لەش و بۆ بەربانگ و بۆ پاشێویش بەرنامەمان دەبێت بڕی سینگەکەی کە لە سوپەکەی دەکەی ئەویش بەدڵی خۆتە وەکو گوتمان چاوەڕێ دەکەی تەنها 10 دقەیەک ئێستا پێویستم بە کەوچکێکە لێرە شلەکە ڕەنجی زۆر جوانە تەنهامە ئەو مەعجون تەماتەی حالکەم بینە سەر ئاگرەکی کەستر ئەوەش ئامادەیە گۆشتەکەشماوا دەکڵێ خۆشەویستان ئێستا دێنە سەر بەشە گرنگەکە ئەویش زەڵاتەیە ڕۆحی هەموو زەڵاتەیەک سۆسەکەیتی ئەو سۆسە دەتوانی بە خۆت گۆڕانکاری تێدا بکەیت ئەو زەڵاتە ئێمە دروست دەکەین پێویست با کاسەچی بینم یەکەم شت لەو زەڵاتە پێویستمان بە خاسەکان بە شێوازێکی گەورە دەبڕین واتە بچووکی ناکەین هەمووی لەسەر یەکدادەنێن بۆی کاتمان بۆ بگەڕێتەوە بە خێرایی هەوڵ بدەن ئەو بڕە خاس و ئەو کەرستانی سەوزانی کە ڕۆژانە بەکاری دێنن هەڵی گرنەوە لەبەرەوەی بۆ ڕۆژی بەیانی سوودی لێ دەبێن فڕی مەدەن چونکە لە 30 ڕۆژی ڕەمەزان ئێمە پێویستمان بە زەڵاتەیە ئاوە دەیخینە ناو کاسێ ئەوەندەش لەگەڵی ورد دەکەین و چەند خێراشبی لە دروستکردنی خواردن بۆ بەربانگ زۆر باش دەبی ئەو خاسانە شێشتان دەین زەڵاتت زۆربی بە کەرستەکان زۆر پێویستە خاسەکە بەسا ئێستا لێرە تەماتەمانەیە دەبێت چاوێکیشت لەسەر سوپەکە بێ نابێ دەتوانی ئەو بەشە زیادی لێ کرد ئەوە ئاوای تێ بە خێرایی هەوڵدن شێوازی بڕەکتۆزێک گەورە بێت لەوە ئەو زەڵاتەیە هەمووی کەرستەکانی یەک بابەتە نابێت یەک بچووکێک گەورە ئەو تەماتەش لێرە زۆر ڕقم لە دەستکێشە لە بۆ زەڵاتی من حەزم لێ دەستکێش لە دەستکەم تەنها لە کاتی گۆشت بەڵام لەبەرەوەی تەندروستە ئێمە فێر بووین ئەگەرنا ئەوانە زیادن دەستکێش لە دەستکردن ئەو کابانەی کە لە ماڵەوە چێشت ئامادە دەکەن بڕۆ ناکەم زۆربیان دەستکێش لە دەستکەن ئەوە شێوازێکی تر و خێراتر بۆ تەماتەکە وڵا بە دەستکێش وتمان خاس تەماتە بیبەری سەوز تور ئەو تورە دەتوانین لەگەڵی تێکەڵکەی دەتوانین بەجیاش بیکەی لەگەڵ خەیار سۆسەکیشمان هەیە لە بۆ ئەو زەڵاتەیە پێکاتۆ لە ئاوی لیمۆ سماق بیبەری ڕەش تۆزێک زەیتی زەیتون لەگەڵ خوێ ئێستا دێن خیارەکان پارچە دەکەین بەو شێوەیە نابێت زۆر بچوک بێت باشە زەڵاتەی ماڵان هەیە وردە بچووکە ئەویش ڕۆژێکی تر دروستی دەکەیت بەڵام ئەو زەڵاتەیە چەندی گەورە بێت جوانترە بەشە زیادەکان لا دەبین تەوان منیش وەکو ئێوە یەکەم ڕۆژی ڕەمەزانە تۆزێک ئەها بێتاقەتین و هەتا فێر دەبین دێنەوە سەر ئەو ستۆدیۆش خۆتان دەزانن گەرم ئەیە قیسما بە ئەوی فرەدە بیبەری ملەوەنمانێ دەتوان ئەگەر نەتان بوو بیبەری سەوز بەکاربێنن بیبەرەکان بەو شێوەیە پارچەی دەکەی بۆ ئەوی
ئەو بەشەی کە دەمێنێتەوە ئەوە فڕی دەدەی ئەوڕۆ ئەمە ئەو خواردنەی دروست دەکەین چاوەڕێی کۆمنتی دکتۆری دەبین باشە لەبەرەوەی ئەو خواردنە قۆزی برنج و شلەی فاسۆلیا و زەڵاتەیەکی خۆشی بەربانگ لەگەڵ سوپێکی مریشک ئەوە پێکاتەی خواردنەکەی ئەو ڕۆمانە بزانین کۆمنتی دکتۆری بەڕێز لەسەر ئەو زەڵاتەیە و ئەو خواردنەیمە چ دەبێت ئەگەر گوتی تەندروست نییە ئایا ئێمە چی بکەین لەبەر ڕەمەزانان هەر ئەوە هەیە بیخۆین بەڕاستی یان ئایا شێوەی لێنانی بە تەندروستی چۆنە هەرچەندە من وەکو شێفێک یعنی هەوڵم داوە زۆرترین خواردنەکان بە شێوازی تەندروست لێنم ئێستا تقریبان ئەوە تۆزێک گەورەیە خێرێکی سوپەکەم دەکەم تاو زۆر جوان خەز بۆ تۆ تەنها لێرە تێبینێکی زۆر گرنگ ئەوە کرێمە تەبخ ینی تەواو کرێمە تەبخ کوکین کرێم دەتوانی تێیکەی دەتوانی تێی نەکەی من تۆزێکی تێدەکەم بۆ ڕەنگ و تام دەتوانی تێشینەکەی بەڵام ئەوە تۆزێک چەورە دەتوانی شیریشی تێکەی باشە ئەوەیان ئەو هەڵبژاردەیەی لۆنگۆ بەجێ دێڵم ئێستا بە خێرایی بە ستورەکانم ماوپاچی دەکەم اینجا خواردنەکەمان ئامادەیە و دەچینە لای دکتۆری بەڕێز خۆشەویستان نامەوێت زۆر قەرباڵی کەم لێرە تۆزێک معدەنووسم هەیە ئەو معدەنووسش ورد دەکەم دەیخێنە سەری ئەو جەدەین سۆسەکەی بەسەردا دەکەین لە سۆسی زەڵاتەی هەر کەرستەکە من ئێستا تێکەڵم کرد ئەتوو دەتوانین تێی نەکەین یەکەم شت زەیت دەیتون دووەم شت ئاوی لیمۆ سێیەم شت تۆزێک سماق کە زۆر خۆشە بۆ ئەو جۆرە زەڵاتەیە بە حاڵ بیبەری ڕەش تاو ئەو زەڵاتەیە ئەوەندەی پێویستە ئێستا دێن تێکی دەدەین خۆشەویستان ئێستا خواردنەکانمان ئامادەیە دوای ناوبڕێکی کورد دەچینە لای دکتۆر و دێن وڵاتان خۆشەویستان ئێستا خواردنەکەمان ئامادە بوو بە درێژایی مانگی ڕەمەزان دکتۆر هۆڵیم هاشم باڵەچیمان لەگەڵ دەبێت لە ستۆدیۆ پسپۆر لە چارەسەری خۆراک زۆر بەخێر بێت دکتۆر سپاس دەستەکان زۆر مەمنون بەخێر بێت بۆ ستۆدیۆکەمان ئەو گوڵە بەهارش زۆر جەنابەتی ناوە دەست خۆشمانی بوون حساوە زۆر بەخێر بێت فەرمودانش دکتۆر جان دکتۆر جان من ئەو ڕۆژ ژەمێکم ئامادە کردوواش ئەو ژەمە لە هەموو ماڵێک لە هەموو سفرەیەک لە یەکەم ڕۆژی ڕەمەزان دروست دەکرێن باشە وەسپێکی ئەو ژەمە بکات تا چەند تەندروستە بەڵێ لە سەرەتادا دەمەوێ پیرۆزبایی با بڵێن مانجی ڕەمەزانی پیرۆز لە بینەران و هەموو مسلمانان بکەم و پیرۆزبای لە جەنابیشت بکەم دەستەکان خۆشبی شێفڕەوەن طبیعی ئەو بڕە خۆراکیانی کە لەسەر ئێرەیە خۆراکی تەندروستن بەڵام لە هەمان کاتدا ئەگەر ئێمە ببینین مەسەلەن ئەوە زەڵاتەیە هەموو پێکاتەکان و با بڵێن تێدایە پێکاتە سەوزایەکانی تێدایە زیاتر تاکید لەوەی بکەینەوە ئەو پێکاتانە ڕنگ تۆخن ڕنگ تۆخەکان تعبیری وایەواتە ڕێژەی ڕیشالیان تێدا زۆرە فایبەریەکان ئەو فایبەریانە وا دەکەن کەوا ئەو کەسەی کە دەخوا با بڵێن زیاتر هەست بە تێربوونی بکات و با بڵێن ئەو بڕئاوەی تێدایە زیاتر سوودی لێ بینیم بەڵێ ئەفو بەردەوام بە دکتۆر بەنسبەت ئەو برنجەی ئامادە کراوە عادەتەن لە مانجی ڕەمەزان با بڵێن بە تایبەتی لە با بڵێن لە منتیقەی با بڵێن لە هەرێمی کوردستان هەموو خەڵک با بڵێن بە درێژای ئەو سی ڕۆژە برنج و شلە ئاماداکە مەعادای خۆراکی دیکەی تێدا ئامادەکردنەکان ئێستا گەر بین باز بکەین با بڵێن ئەو برنج ئامادە کراوە با بڵێن ئەوە فاسۆلیا شلی فاسۆلیا سوپە بەڵێ
لێرەدا ئاماژەش بەوە بکەین کە لێرە با بڵێن تورشی دانراوە من وەکو ڕێنماییەک وەکو لۆبینەران پێم باشە لە کاتی ڕۆژ و شکاندنە یاخود لە کاتی نانخواردنە پێم باشە نەیخۆن لە بەدرێژای ئەو مانگە نەیخۆن هەتا حەزیشیان لێبی دوور بکەونەوە چونکە ئۆکێ دکتۆر هەموو خەڵک دەیخوا ئایا ئەگەر کەم بیخوا کاریگەرێکی کەمتر نابی هەر دەیخۆن ینی بڵێ مەی خۆن دەیخۆن ئەو ڕێنمای بەڕێز وەکو پسپۆرێک تەواوە بەڵام ئەگەر ڕێژێکی کەم بخوا دەتوانین ئەوە بڵێن دەتوانی بیخۆن بەڵام بە کەمی باشە ئەی سوپ گرنگجی چێ لەسەر سفرە لە بەربان بڵێ ئەگەر باسی سوپ بکەین سوپ سوودی گەلێک زۆرە یەکێک لەو سوودانەوە لە کەسەکە دەکات کەوا زوو هەست بە تێربوون بکات وا لە کەسە دەکات کە بەدرێژایی با بڵێن 12 سعات 13 سعات کە جسمی وشک بۆتەوە ئاوی نەخواردووە دەتوانی با بڵێن تەڕایەک بە جسم قەنەعەتی تونیەتی پشتێنی و بە جسم ببەخشی هەموو ماڵێک لە بەربانک خواردنی جۆرا و جۆر دادنێ باشە یعنی ئەو زۆر بابەت دادن ئەوە کاریگەری خراپی چییە؟ ئەمن پێم باشە وەکو با بڵێن ڕێنمایی خواردن جۆرا و جۆر نەبی تەنها با بڵێن خۆراکێک ئامادە مەسەن بۆ نمونە با بڵێن برنج و شلە وەکو فاسۆلیا و برنج ئامادە کردووە مەسەن دووسێ شلە ئامادە نەبکە با بڵێن خواردنێکی تر ئامادە نەکە یعنی ئێستا زۆرجار لەگەر برنج و شلەکە شتی سوورکراوە دادنێ جۆرەهاش دادنێ ئەو تێکەڵکردن لەناو گەدا کاریگەری خراپە بە دڵنیاییەوە چونکە تۆ بە درێژایی ڕۆژ مەعیدەت بەتاڵە کۆمەڵی گۆڕانکاری میتابۆلیزمی لە جسمت ڕووی داوە و هەروەها گەدەت بەتاڵ بووە تۆ ئەگەر خواردنی جۆرا و جۆ ببینی تۆ هەست بە برسیبوونەکەی با بڵێن ئەو هۆرمۆنی بەرپرسیارە لە برسیبوون وا دەکات تۆ هەمووی بخۆی کاتێک کە خواردت هەست دەکەی با بڵێن دوا ئەوەی کە لە ناخواردن تەواوبووی هەست بە با بڵێن دڵتونجەکی میتابۆلیزمەکەی هەست بە ئازارەکەی باشە پێویستە لەسەر سفرە ژەمەکانمان چۆن ڕێک بخەین ینی چه هەبی لەسەر سفرە ئێوارانی ڕەمەزان بە شێوەیەکی عام بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز وا باشە تۆ با بڵێن ئەو کەسانەی کە بە ڕۆژوو دەبن وا باشە زەڵاتە بکەنە سەڵاتیان بکەنە ژەمی سەرچیان ژەمی سەرچی بی چونکە باسم کرد سوودی گەلک زۆرە کۆمەڵێک ڤایتامین و کانزا و ڕیشالی تێدا کەوا دەکات خواردنەکە لە ناو لەشدا بمژرێن نەک بنیشترێن ئەوە وا دەکات زوو میتابۆلیزم هەست بە تێربوون بکەی ڕیخۆلەکان بەڵێ سوپ ئەگەر کەسەکە پێی بگرێ وا باشە هەموو کات با بڵێن هەموو ئەو لەو مانگەدا سوپ هەبێ ئەوجا وەکو شێف تۆ باشتر دەزانی سوپ ئامادەکردن با بڵێن بە پەڵپێنە بە ترشەیە و بە کوار بە قارچک و بە کۆمەڵک شتی دیکە دەتوانی هەر ڕۆژێ بەخۆی ئامادە بکە بەڵێ دکتۆر جان پێویستە تاسەن سوود لەو کاتەوە گرین یان چۆن دابەشیکەین لە کاتی بەربانک تاکو پاشێو پێویستە ئەو خواردنانێ ئەو شتانی کە دەیخۆین چۆن دابەشیکەین بەڵێ تۆ کاتێک کە ڕۆژوەکەت شکاند چونکە بە درێژای ڕۆژ نزبەی شەکر دابەزیوە چەوری کارەکە لە زیاتی شەکر با بڵێن هەست بێتاقەتی و ماندی بوون و شەکەتی دەکەی کاتێک کە ڕۆژوەکەت شکان بە هەنگاوی جیاواز ئینشاءڵڵا باسێکەین کەش ڕۆژوەکە شکان کە لە ناخواردن تاوابووی تۆ باشە یەکسەر پاڵ نەکەوی ئەوە ڕێنمایەکی دیکە زۆر مهمە ئەو کەسێک کە خواردن دەخوا ڕێژەی جوینی با بڵێن عملی هەزمکردن جوینکردن عەفوەن زۆر زیاتر بی هەتا با بڵێن پاروەکە دەچێتە ناو هەناوی گەدەی ئازیەت نەدا و پاشان ئەو وەختە دابش بکە لە مابینی ڕۆژ و شکاندن و پاشان ئەوەی کە دەگاتن کاتی خەوتن وا باشە زۆرترین ئاو بخواتەوە زۆرترین ئاو بخواتەوە و هەروها ئەو میوانە بخوا کە ڕێژەی ئاویان تێدا زۆرە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر لە وەرزی هاوین بی دەمانوت شووتی بخۆ و کاڵک و کۆمەڵک شتی دی بەڵام ئەوان دەتوان بیخۆن زۆر با بڵێن سوودی هەیە جسم تەڕکاتەوە پێست با بڵێن پێست لە وشک بوونەوە دەپارێزی وارووا دەتوانن خيار بخون تروزي بخون خاص بخون حتى بزلاتش نبي ما بين ودتوان مثلا او بابرين ئاویش بخۆنەوە کوتم دەتوانن شربەتی فریژ بخۆن بەڵام بەکەمی زۆر باشە ئینشاڵڵا لە بەرنامەکانی داهاتوو باسی جۆرە شربەت دەکەین ئایا شربەتی فرێش سوودیتیە شربەتی دەستکرد سوودیتیە زۆر پرسیارمان ئامادەکردی لە ئۆمانگەی و بینەرانی بەڕێز خۆشەویستان زۆر سپاس کە تا ئێرە لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر لەگەر دکتۆر هۆلیم
دووبارە سپاس دەکەم دەستخۆشی لە جەنابتەکەم زۆر سپاس شەفرەوە پێکەوە ئینشاءالله دەستای ئێوەش خۆش بێ کاتی خۆش خواتان لەگەڵ